ئەو کاتەی برسێتی بوو بە چەک حەجاجی نوگرە سەلمان چیرۆکی ئەو پیاوەی مەرگی دەفرۆشت. لە مێژوودا هەندێک ناو هەن کە تەنها بەبیستنیان بۆنی خوێن و ئازاریان بدەن. حەجاجی نوگرە سەلمان ئەو پیاوەی ببووە کابوسی بیابان و گۆڕستانی هەزاران ڕۆحی بێتاوان. ئەمڕۆ دوای 10 ساڵ لە بێدەنگی و خۆشاردنەوە لەنەو ئەفسانەی مردنی خۆیدا ئەو کابوسە زیندوو بوویەوە و لە بەردەم دادگادا دانی بەو ڕاستیە تاڵەدانا کە تەنانەت شەیتانی شەرمی لێ دەکات. دامپێدانانێک لە ناو دڵی جەهەنەمەوە بەڵێ برسیکردنمان وەکو چەک بەکارهێنا. ئەمە وتەی حەجاج ئەحمەد حەردان ئەلعوبێدی بوو، ڕستەیەک کە مێژوویەکی لە ئازار و مەرگی هێواش لە خۆ گرتووە. ئەو باسی کوشتنی بە گولەی نەکرد، باسی لە ناوبردننی بە چەقۆی نەکرد، ئەو باسی چەکێکی ترسناکتری کرد، چەکی برسێتی، ئەو چەکەی کە قوربانیەکە لە بەردەم چاوی خۆیدا ڕۆژ دوای ڕۆژ گیانی دەکرێتەوە. لە ماوەی 10 مانگدا 2 لەسەر 3 زیندانیەکان گیانیان لەدەستدا. ئەمە ئامار نییە، ئەمە دامپێدانانە بە کۆمەڵکوژیەکی بێدەنگ، کۆمەڵکوژیەک کە تێیدا مەرگ بەسەر نان و ئاودا دابەش دەکرێت. حەجاج ئەو خوێندکارەی کۆلێژی ئاسایشی نەتەوەی بوو، بە وردی فێری ئەندازیاری مەرگ بوو. ئەو دەیزانی چۆن ژیان لە جستەکاندا بکوژێنێتەوە بەبێ ئەوەی یەک فیشەک بکەنێت. نوگرە سەلمان شانۆی مەرگی هێواش بەپەی دامپێدانانەکەی حەجاج کاتێک لە ساڵی 1989 بووە بەڕێوبەری ئەو قەڵا بیابیانەی مەرگ سەرەتا 400 زیندانی عەرەبی دەبووە. بەڵام دواتر وەکو ئەوەی شانۆکە بۆ نمایشێکی گەورەتر ئامادە بکرێت زیندانەکە بەتاڵ کرا و کاروانێک لە 4000 ڕۆحی کوردی بێتاوان کە لە ژن و پیا و منداڵ پێک هاتبوو تێیدا بەندکرا. لێرەوە چیرۆکی تراژیدیای نان دەستی پێکرد. نان بووە بەدەسەڵات، ئاو بووە بە خەون و هاواری بێدەنگی سکی برسی بووە سەمفۆنیای ڕۆژانەی نوگرە سەلمان. حەجاج وەکو سەرۆکی دەستگای ئاسایشی چەندین شار لەوانە هەولێر بەستیە موسەنا ڕەمیسە نەجمی شارزایەکی تەواوی لە هونەری ئەشکەتزەدان هەبووە. بەڵام لە نوگرە سەلمان ئەو هونەرەی گەیاندە لووتکە ئەو مرۆڤەکانی دەکرد بە سێبەر و پاشان سێبەرەکانیشی دەسڕیەوە. حەجاج بۆ ساڵانێکی درێژ ببووە ئەفسانە و دەوترا مردووە، فایلەکەی داخرا. بەڵام دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق دوای 6 مانگ لە کاری هەواڵگری ورد ئەو ئەفسانەی هەڵوەشاندەوە. کابوسەکەیان لە پارێزگای موسەنا لە ناو خەڵکدا دۆزیەوە. ئەو پیاوەی کە دەستی درێژی ڕژێمی بەعز بوو لە ڕاگواستن و کۆمەڵکوژی وەک هاوڵاتیەکی ئاسایش دەژیان. دەستگیرکردنی حەجاج و دامپێدانانەکەی ئەمڕۆی تەنها دادگایکردنی پیاوێک نییە، زیندووکردنەوەی یادەوەری هەزاران قوربانیە گوێگرتنە لەو هاوارانەی کە لە ناو گەروی برسێتیدا بکات. ئەمڕۆ حەجاج لە بەردەم دادگایە، بەڵام لە ڕاستیدا مێژوویەکی ڕەش و خوێناوی ڕژێمێکە کە دادگای دەکرێت. ئەو برینە کۆنانەی کەوات دەزانرا ساڕێژ بوون ئەمڕۆ بەدەمی خاوەنەکەیانەوە جارێکی تر سەریان کردەوە و خوێنیان لێ دەکرد.